دوای ئەوە هاوسەرگیریم کرد. دوای چەندی هاوسەرگیریت لە کردەوە؟ دوای ساڵێک هاوسەرگیریم کردوانێ خۆی گەورە مناڵێکی یاپە مناڵەکەم ئێستا 6 مانگە سپاس بۆخوا. لە دوای ساڵێک کە تێپەڕی بەسەر هاوسەرگیریەکەمە هاوسەرێک پێشوم تەلەفۆنی بۆ کردم. وتی بەدە گریانەوە تەلەفۆنی بۆ کردم وتی من زۆر داوای لێبوردن ئەەکەم لەبەرەوە هیچ خەتایەک لە من نەبوو لە تۆ نەبوو خەتاکان لە من بوو. ئێستا هاوسەرگیریم کردوتەوە من و هاوسەرەکەم لێویش مناڵم نابێ و خەتاکە لە منە. بەڵام هاوسەرەکەم ئەوەندە خراپە لەگەڵما ناوێرم قسەیەک بەرامبەر بکەم بە ناشرینترین شێوە جوابم ئاهاتەوە و براکانی بان ئەکا بۆم. یعنی نەزۆکیەکە لە پیاوەکەیە بوو؟ بەڵێ نەزۆکەکە لە هاوسەرەکەم بوو. نەسپاس بخۆ تۆ مناڵت بۆ و ئیسا ئەو مناڵی نییە. لە دوای ساڵێک یعنی دیارە ئەویش یەکسەر هاوسەرگیری کردوتەوە. بەڵێ ئەو کە هاوسەرگیری کردوتەوانە بۆی تەرگەوتۆ کە غەڵەتەکە لە خۆی بووە و خۆی گەورە ئەیوە لێ کردو کە مناڵی نەبێ بەڵام ئەو قبوڵی نەئەکرد کە لە کاتێکە لەگەڵ منا بوو بچێ فەحسکە. یعنی ئەگەر هاوسەرەکەم بۆ شێوازەی بمزانیا بۆ شێوازەیە سن بەخوا ئەم خستە سەر چاوم و قبوڵم ئەکرد کە بۆ شێوازەیە. بەڵام ئەو زۆر وشەی نەشیا و زۆر جار لەیان و فشاری زۆری دەرونی بۆ ئەهێنام کە نەمتوانی لەگەڵ ئەو ژیانەیە يعني ژیان بەرمەسەر لەگەڵیا. من ئەمیز ئەو قسانە نەمێنێت بەڵام ئەو هەر هیچ قبوڵی ئەوانی نەئەکرد. ئەو خۆی بەلایەک بۆستێ قسەکردنی دایک و خوشکەکەی بەلایەک بۆستێ کە دایک و خوشکەکەی بەناو خزمەکانە بڵاویان کردەوانێ کە گوایە من نەزۆکەم کوڕەکە ئەوان عیبی نییە. لەگەڵەوەشە تۆ چوو بوویتە لای پزیشک و بە تۆشی و تۆ کە تۆ هیچ عیبێ نییە. زۆرینی دکتۆرم کرد کە هیچ وتی تۆ هیچ عیبێکی نییە. ئەنجا هێشتا قسەشیان خست بۆ سەر. هەر قسەشیان خست بۆ سەرم. یعنی بڕوان وانە بوو کە من عیبم نییە ئەوان ئەیانویست شتەکە بستپێن بەسەر میانیان ئەویست بڵێن کوڕەکەی من ئێمە نەزۆکە ئەیانویست هەر ئەبێ بڵێ تۆ نەزۆکیت. بەجددی من بۆیە ئەم قسانەکەم لەناو ئێمەیە پیاو سالاری زۆر هەیە. یعنی خراپی بەرامبەر ئافرەت زۆر ئەکرێ. بۆچی ئەنی بچ پێویست ئەکات چه خراپەیەک لەوەیە ئەو هاوسەرەی من بچوایە فەحسی بکردایە. ئەمە فەزلی خۆی گەورەیە بەسەر شانی ئەگەر منیش بوومایە ئەو فەزلێکە کە خۆی گەورەیەتی بەسەر شانی ئێمەیە ئەبێ کە خۆی گەورە هەچیە بە ئێمە قبوڵی بکەین. نابێ لاریمان هەبێت لەوەی کە خۆی گەورە شتێکی یاوە بەسەر ئێمە و ئێمە پێمان ناخۆشە. ڕاستە ئێمە پێمان ناخۆشە بەڵام لەوانەیە خۆی گەورە ئەو پێ ناخۆشبوونی ئێمە ئەگەر من مناڵم ببووە لەو هاوسەرم لەوانەیە ببووە بەڵایەکی زۆر گەورە نەک بۆ من بۆ ئایلەکەی ئەو بۆ زۆر کەسی تری ژیانی زۆر کەسی تری لەناو بردای ئەو بناڵی کە من ئەم بوو. حکمتێکی تایە حتمەن بۆیە خۆی گەورە مناڵی نییەوە ببن و وهەی لێ کردووە کە هاوسەرەکەی من مناڵی نەبێت بەڵام ئەوان قبوڵیان نەئەکرد بچن فەحس بکەن. جا ئێستا پەشیمانە و تەلەفۆنی بۆ تۆ کردو پەشیمانی خۆی دەرەبڕێ؟ حتا بە تەلەفۆنی بۆ کردم ئەگریا وتی سوێن بەخوا زۆر پەشیمانم کە لەوەی ئەو کارم کردووە. من قبوڵم نەکرد بچم فەحس بکەم ئەگەر قبوڵم بکردایە بچم فەحس بکەم و بە داواکەی ئەو کاری کە خۆی گەورەیەتی بەسەر شانی منە ڕازی ببوومایە لەوانەیە ژیانمان زۆر خۆش بووە. بەڵام ئێستا هاوسەرێکم هەیە مناڵیشم نییە لێو حتا ئەو زۆریش خراپە بووم و ناوێرم هیچ شتێکی لەگەڵ بڵێم یەکسەر ماڵی ئایلەکەی خۆی باڵ ئەکا و براکانی باڵەکە بە شێوەیەکی زۆر ناشرین تەسەڕوفات لەگەڵ منە ئەکەن. یعنی من مەبەستم لەمەیە کاتێککە ئەم شتە باز ئەەکەم خۆی گەورە ئێمە مرۆڤەکانی بە شێوازێک دروست کردووە کە لە کۆتاییەوە لە سەرەتا دروستی کردوین هەتا کۆتایی باش و خراپی بۆ ئێمە داناوە. ئێستا تۆ ژیانت چۆنە لەگەڵ ئەم هاوسەرە تازەیەتە؟ زۆر باشە. سوپاس بۆ خۆی گەورە. مناڵێکمان هەیە کە 6 مانگە و ژیانمان زۆر خۆشە. خوا بزیابێ الحەمدولیلا. ئەها خۆی گەورە پاداشتی یایتەوە بەو شێوازە.